بو یکم جاره لی کردستانه بزمار و تیلا بیناسازیه تین برامانی. افکارگاه 5 تونن تلا بیناسازیه و 40 تونن 6 جورن بزماران در روشه که ده برهمتینه. کارگاه هز گلوانایس لسلیمانیه دمیدین کردستانا رو داوه دا ببینن. اف دوام نافچه پیشسازی عربد لسلیمانیه. الوی داره کارگاه هز گلوانایس هیا. در سال 2023 انده لسروبر 25,000 متر دوجا اف کارگاه هات آواگرن. افکارگاه تلاش بو بیناسازی و بزمار به همو جورکی برهمتینه. 14 آمیرین اواد نوا بش پاکتینگا اوی کارگاه دانه. افکارگاه ستیل وایر آنکو تلا بیناسازی لسلیمانی و نافچا پیشسازی دو یا عربد برهمتینه. گنجن من کرد جسی پارچه این کردستان نوا اوی کارگاه دا کار دکن. هفدو گرتینه هیا اوی تلانه به باشترین کوالیتی درست بکن و رکابر به اللي قال تلا چینی و هم یا ترکی و هم یا ایرانی. ابجا بینرین برنامه میتی کردستان قال ما بن في برنامه دا امین نشانی ابدن قناغن درست بونا تلی و همجی بزمارن چوال عربده چوال سلیمانیه ده برمانی. به هزاران تن یعنی شیشن حسنی ده نوا کنکریتی ده اجبو آواکرنا آواهیان تیم کار آنین. اجبو لگدانا وان شیشن حسنی به همو جورکی افتله تیم کار آنین. اف یکمین کارگاه لکردستان و عراق ده اوی برهمی دروست دیگه. ئێمە وەکو گروپی کۆمپانیەکانی یعقوب خاوەنی چەندین کارگەی بەرەمێنانی ئاسنین لە هەرێمی کوردستانە. خۆشبەختانە بۆردی پیشەسازی یعقوب گروپ لە ساڵی 2023 توانیمان یەکەمین و گەورەترین کارگەی بەرەمێنانی تەلی حەداد و بزمار لە هەرێمی کوردستان و عێراقا دامەزرێنین. بەمەش هەرێمی کوردستان و عێراق بووە خاوەنی گەورەترین کارگەی تەلی حەداد لە مێژووی خۆیدا کە ساڵانە بە بڕی 20,000 تەن تەلی حەداد و بە بڕی هەروەها بە بڕی 15,000 تەن بزمار ئینتاجەکەین و ڕەوانەی بازاڕەکانی هەرێمی کوردستان و ناوەڕاست و خواروی عێراق دەکەین بە کوالێتیکی بەرز و بە ستانداردی بەریتانی. بریا پروسیسه که آلوز و دمدریش اف هر دو برهمه دین درست کرن. حسن تایبت به کار دینن جبو درزبونا بزماران و تیلا بیناسازیه. هفت قناق جبو درزبونا وی تیله و 3 قناق جبو درزبونا بزماران ده ناوا کارگه دا به کار دینن. هیا هر دو برهم بین درست کرن.
بەشی بەرهمهێنانی کارگەی هێز گەڵڤەنایز لە نۆ هەنگاوی سەرەکی پێک دێ کە حەوت بەشیان بۆ تەلەکەیە و دوو بەشیان بۆ بەرهمهێنانی بزمارە کە ئێمە ستانداردی بەڕیتانی BWG گڕێدی 20 بەکاردێنین بە باشترین کواڵەتی و باشترین جۆری ڕۆمەتریال کە لە خارجی عراق بۆمان دێ لە یەکەم هەنگاوی دروستکردنی تەلەکەدا بەشی ڕاکێشانی ساردە پاشان بەشی گەرمکردنە دوای بەشی ڕاکێشانی سارد جۆری دووهەم پاشان بەشی گەرمکردن جاری دووهەم اینجا بەشی ڕووپۆشکردنە بە زینک بۆچی حتا کواڵەتی تەلەکەمان جوان بێ دژە ژەنگ بێ و ڕۆنەقێکی تایبەتشی هەبێ پاشان قۆناغی پێنجەم و دوای پێنجەم قۆناغی شەشەممان بەشی بادانە کە بەپێی داواکاری سێتاڵ و چوارتاڵمان هەیە و هەروەها دوای ئەوە ئێمە کۆتا بەشمان پاکێجینگە بەشی کۆلینگ مەشینگی پێدەگوترێ یاخود بەشی پێچانی پێدەگوترێ لەو بەشەدا وەزنەکان زیاد دەکەینەوە چیلۆ 750 2 کیلۆ کیلۆ نیو بەپێی داواکاری بازار اف دەستپێکە هێلا بەرەمانینەیە هەموو ڕۆڵێن حەسنی دخن دناوە دوو هێلاندا بڕاکێشانە سار ئەف قۆناغە تێناسکردن ڕۆژانە هەیە 100 تۆنن ڕۆڵێن حەسنی 5.5 ملیم بکارتێنن ابریا وان هر دو آمیران کو هر یکی جوانه 6 قالبه کو استیراتیا تله حسنی جه 5.5 ملیم دیگه 2.3 ملیم قناغ دوام جه درزبونا تله کو افکارگه درز که اوجی گرم کرنا پریکا اوی فراهنه مازن افراهنه دکاره هیا نحصد پلنسیلیزی تلی گرم بکه ده 12 ساعتان ده افراهنه 500 کیلو LPG دسوجینه آنکو دیک دمجمرده 42 کیلو ام دکاریم بیجین دیگ دمجمرده سه بطلو نیون اوین غازه عمل مال بکارتینن اوان دسوجینه بس جبودو هیلان افرا تیب کارینن هر هیله کشوانجی 25 تونن تلت دانن مینا افتلهنه پیشتی تلت دانان دبا به اکوار کرن هیا کو اوی تلهنه بپاریزه جوان نحصد پلین اسیلیزی افجی نینیا کارگیه پیشتی کو افتله اتیتا گرم کرن بنحصد پلنسیلیزی آنکو دبا وکو افدرهنه لبا تل دسوجه آنکو نرم دبا گرم دبا پیشتی هنگی دشینن قناغا سم قناغا راکشانا سار اب قناغا سیامه اب تلا جفرنی درکتی یا 2.3 ملیم اپریا نه قالبان اپریا 6 هیلم برمانینه دیکن تلا 0.9 ملیم دوفدا دیکن بکرین 505 کیلوگرامی لە قۆناغی سێهەمدا قۆناغی ڕاکێشانە بە تەریقەی سارد کە ئێمە 6 مەکینەمان هەیە هەر مەکینەیەک لە 9 قاڵە پێکاتووە لە 2.3 ملیمەوە دەست پێ دەکەین حتا 0.9 ملیم کە قاڵب یەکەممان 2.08 ملیمە پاشان 1.8 حتا 0.9 اینجا 0.9 ملیم سرعەتی هەر مەکینەیەکمان 12 مەترە لە چرکەیەکدا طبعا هەر بەکارەیەکیش کە ئێمە ئینتاجی دەکەین لە هەر مەکینەیەکدا 550 کیلۆیە لە 24 ساعاتدا نزیکەی 50 تن بەرهەم دێنین پاشان ئێمە بۆ ئەوەی کە عمری قاڵبەکانمان بمێنێتەوە کواڵەتەکان تێک نەچێ ئێمە چی بەکاردێنین ئەومان هەیە لەگەڵ لوبریکان سوپێکی تایبەت کە چەورێک بە تەلەکە دەبەخشێ بۆ ئەوەی کواڵەتی قاڵبەکەمان تێک نەدا قۆناغا چوارم گەرمکردنا دووەم تێ دیسان بریا فرنەکا دن بۆ دەما 12 دەم ژێمێران دەبن پلا گەرماتیە 900 پلن سیلیزی ئەف بەکەرێن هەسنی دمینن
اف گرم کرنه جبویه که تلا اوام بکراوه بینرم کرن جبو قناغا پینجم آنکو یا گلونایزه. دی 24 دم جمیرنده برای دو هیلان دکارن 120 بکرین تلن حسنی گرم بکن آنکو دبن 66 طنن تلن حسنی گرم دکن. اف قناغا پینجم هج بود رزبونا اف تلا اف کارگه درست دکه. 6 بکرین هر یک جوانه نزدیک 550 کیلوان. آنکو هم دکارین بیجین سرجم همیا دبه نزدیک 33,000 کیلو. آنکو 33 طن جه تلن آسنی. 6 دانه اپیگ و تلنوا دچنه بشه گلوانایزه. الوی دریجی که دبه قناغا یکم جه گلوانایزه. آنکو دست پیکاوه. دما دوچه اف گلوانایز جی جبویه که اف تلانه ببه دوچی جنگاره. همان دمه دا دو چار قناغا را دوچه حتاته گلوانایز کرن. بو هر جاره که جی که بی گلوانایز کرن دبه نزیکی 14 ساعتان دناوا اف پروسا دیرو دریج دا در باز به هیا اف تلن هنه همو بینه گلوانایز کرن. اف جی کنگی روی ده اف قناغا پیشتی گرم کرنا دوام آنکو الدماد الفرن دردي كمان اتقان ابي داري پشتی راکشانه به ماده تیزابت نواوان حوزادا همو تل به هفرا تنشیشتن. اف بشجی 18 متران دریجه. دریجه امیر قناغا پیجم آنکو یگل بنایزه 106 متران دریجه. اف دبه بشی دوم جی قناغا پیجم. قناغا درزبونا زنگیه آنکو زنگی ل تلا آسنی دادن. 10 حوزانه دریجه اوان 10 حوزا 36 متران دریجه. زنگ بوچیل تلا آسنی دادن. آنکو اف تلا اف کارگر چید که هم دیجی جنگاره هم جی رونقه که داده. پشتی زنگی دو بشندن جی قناغا پینجم دست پید کن. امان هنگاوی پنجمی دروستکردنی تەلی هێز گەڵڤەنایزە کە لەم بەشەدا ئێمە ڕووپۆشی تەلەکەمان دەکەین بە زینگ بۆ ئەوەی کە درەنگدا بخورێت و ڕەونەقی پێ بدرێت و لێرانەدا ئێمە هەنگاوی یەکەممان شوردنی تەلەکەمانە بۆی ئامادە بکرێت بۆ ئەوەی کە زینگ هەڵبگرێت بە تێزاب دەیشۆین دواتر ئێمە ئاومان هەیە بە ئاو دووبارە خاوێنی دەکەینەوە ئەنجە دەستە تەلەکەمان داخڵی سێڵەکان دەبێت کە ئەلیکترۆپلیتینگە یان ئەلیکترۆ گەڵڤەنایز کە بە کارەبا دەتوانین تەلەکانمان گەڵڤەنایزکەین کە پێشکەوتووترین تەکنیکە و لێرانەدا بە زینگ ڕووپۆشی دەکەین کە مادەکەی خۆمان تەلە و دواتر هەنگاوی دواتر ئێمە دووبارە داخڵی ناو ئاوی دەکەین بۆی ئەو مادەیە خاوێن بێتەوە و هیچ تەسیر لە کوالتی تەلەکەمان نەکا دواتر دەیبینە ناو فڕنەوە بۆ هیچ تەسیر لە کوالتی تەلەکەمان نەکا دووبارە بە تەڕی نەڕوە بۆ وشکردنەوەی کە پلەی گەرمیەکەی تاوەکو 180 پلە گەرمی دەکەین و دواتر دەبێتە بەکرە تەلەکەمان و ئازر دەکرێت بۆ بەشی پاکێجینگ. هيا هر بكرك جوان جو امير بيفكرن ام بيسيب سبانكا او هاينا افقنا قدوية گلفانايزيا انكو پشتی 14 ساعتان 6 بکرن او هاوی آماده بن بچن بشه پاکیتینگه بشه پاکیتینگی جی پروسه و آمیرن روبوتیکنه جبو که بکران درست بکن هیا بچن نوا بازاران ده یەکێک لە جیاوازیە سەرەکیەکانی تەلەکەی ئێمە لەگەڵ تەلی سینی و خارجی عراق ئەوەی کە هاورە دەکرێت بۆ ناو خۆی عراق ژەنگە بە دەرەجەیەک تا ئەو تەلەستینی کە دێت زۆربیان لە باخیرەدا تووشی ژەنگ بوون چکە بە ڕێگەی ئاوی دێنە ناو خاکی عراقەوە و ڕووپۆشەکە نسبەتێکی زۆر کەمی زینکی لێ دەدرێت و هەروەها بێتەوە لە ڕووی نەرمی تەلی سینی ڕاقترە تەلی ئێمە نەرمێکی باشتری هەیە و توانای قرتانیشی باشترە.
توانیمانە لە کارگەکەمان هەلی کار بۆ 100 هاوڵاتی بە نزیکەی بۆ 100 هاوڵاتی ناوچەکە بڕەخسێنین و ئینشاءالله لە ئایندەیەکی نزیکدا بە زیادکردنی خەتی ئینتاجمان هەلی کار بۆ 2 هێندە بەرزەکەینەوە بۆ هاوڵاتی ناوچەکەمان. ئەو مەشاکیل و گرفتانەی کە لە کارگەکانمان هەمانە ئەو بەرهەمانەی کێمە ئینتاجەکەین بە کوالێتێکی بەرزە مقارنە بە بەرهەمی هاوردا و لێرەدا من بە پێویستی زانم داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان و عێراقی ژەکەم کە دەعمی ئینتاجی مەحەلی بکەن ئەویش بە زیادکردنی گومرگ لەسەر کاڵەی هاوردا و هەروەها بە کەمکردنەوەی نرخی کارەبا لەسەر کارگەکانمان کە بەڕاستی نرخی کارەبا مقارنەتەن بە کارگەکانی ناوەڕاست و خواروی عێراق 2 هێندە گرانترە و مقارنەتەن بە وڵاتانی دەوروبەرمان ئەتوانم بڵم 3 هێندە بۆ 4 هێندە نرخی زیاترە. قۆناغا شەشەم ژێرە دبێژم بادان یان jî توێستینگ ئەنکۆ بریا نەح ئامیران 3 تەلە یان jî 4 تەلە dikin yek ta. لە دوای دەرچوونی سپولەکان لە تویستینگ ئێمە لێرە دێین بە 14 ئامێر بەرەمەکە دروست دەکەین لە کیلۆ نیو کیلۆ 650 هەروەها 2 کیلۆ. ئامێرەکانمان توانای بەرەمهێنانی 50 تانی هەیە لە 24 کاتژمێردا هەروەها ئێمە 14 نەفەر لێرە کارمان بۆکە زیاتر خەڵکی ناوخۆیە و هەروەها خەڵکی بیانیش کارمان بۆکات. هەر سپولێک لێرە نزیکەی 550 کیلۆ وەزنێتی واتر ئامێرێکیش 4 سپول ڕادەکێشێت کە نزیکەی تەنێک و 200 کیلۆگرام دەکات. کارگاها بزماران جê 5 hêlin bizmaran ku 6 curên bizmaran bi qabareyên cude û yên curaw cur berhemtîne. لە کارگەی بزمارەکەدا ئێمە سەرەتا پشت دەبەستین بە بەشی ڕاکێشانی سارد کە مشتەڕەکە لە بینی تەل و بزمارەکەدا. ئێمە لەوێ موادی خام حازر دەکەین بۆ ئەوەی بزمارەکان ئینتاژکەین. بزمارەکانیش بە چەندین جۆری جیاواز بەردەستە بەپێی جاواکاری وەکو لە بزماری 1 ئینچ، ئینچ و نیو، 2 ئینچ، 2 ئینچ و نیو، 4 ئینچ و 5 ئینچ. توانەمان هەیە هەموو جۆرەکانی بزمار دروستکەین بە پێخواستی بازار. Ev karge otomatik kar dike. Beşê pakêtingê mîna kargehên din mîzaneka jîr bo destnîşankirina kîloyên bizmaran bi kar tînin. ئێمە وەکو کارگەی هێز گەلڤانایز ئەمە بەشێ بزمارە. بەشێ بزمار سێ قۆناغەدا ئەڕۆ. قۆناغی یەکەم مەکینەکان بزمار دروستەکەی کە لکەتەر و قالب دروستە بێ. بەشێ دووەم بەشێ پۆلیشە، پەڵێشێ پاکردنە، بەشێ تەلمیعە. ئەو بەشە بزمار پاکەکێ، جوانەکەی ڕەنگی جوان بزمار جوانتر ئەبێ وەکو ستیل. بەشێ سێم ئێمە بەشێ پاکیجینگە، بەشێ پڕکردنە. ئەکەنە ناو مەقەبەدا. ئەو بزمار ئەکەنە ناو مەقەبەدا حسب طلبي حسب مشتري شو بيستبوا هناك يعني. إيماجي شش جور بزمار دايما هيا. الإنجوني وقت دس بياكي بزمار الإنجوني وقت حتى وكو بزماري 5 إنج. 6 جور بزمار دايما هيا. Rojane ev beşe heya 40 tonên van bizmaran berhemtîne. ئێمە وەکو گروپی یاعقوب خاوەنی چەندین کارگەی بەرەمێنانی ئاسنین وەک کارگەی سلێمانی ستیل لە شاری سلێمانی وەک کارگەی بناغا بۆ بەرەمێنانی بیارسی لە شاری هەولێر و کارگەی هێزیش کە لە ناوچەی عربەتە. هەردەم ئێمە لە هەوڵی پێشخستنی پیشەسازین لە هەرێمەکەمانە بەس ئەمە بە تەنیا بە پیشەسازی بە ئێمە بە تەنیا و بە پیشەوەرانی پیشەسازی ناکرێت. پێویستمان بە دەعمی حکوومەتی هەرێم و هەروەها عێراقیشە بۆی بتوانین بەردەوامی لەسەر ڕێچکەی پیشەسازی.
پیشوچونا بیناسازی ل کردستان بویا فاکترک کارگهن برهمن بیناسازی بین آوا کرن. کارگاه هجی ل سلیمانیه یکم کارگاه دوجه برهمن گرینکیم بیناسازی درست بگه اف جی ل کردستان هاتیه برامانین.